یەکەم لە قورئان و سونەتدا زۆر باسی گرنگی کات کراوە. خوای پەروەردگار سوێندی بە کات خواردووە، هەروەکو دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر. سوێند بە کات بەڕاستی و بەتەکید ئینسان لە خەسارەتمەندیدایە، هەموو ئینسانێک، إلا الذين آمنوا وعملوا الصالحات، إلا أو كسل خسارة من ديدانية لكاتكي ناچێتە خەسارە کە ئیمانی هەیە و هەروەها کردەوەی چاک ئەنجام دەدات. ئەنجا دەفەرمێت وتواصوا بالحق وتواصوا بالصبر، و ئەو جەدوای ئەوەی کە ئیمان و عەمەلی صالح ئەنجام دەدات ئامۆژگاری خەڵک دەکا بە حەق و چاکە و لەسەر حەق و ڕاستی، و هەروەها ئامۆژگاری یەکدیکە دەکەن لەسەر ئارامگری. ئەو کەسانە لە خەسارەتمەندیدانین. وەکو دەبینین زانایان پێمان دەڵێن ئەوە ئاگادارکردنەوەیەکە بۆ ئینسانی ئیماندار بۆ ئەوەی گرنگی و ئەهمیەتی کاتی لەلا دەرکەوێت، بۆ ئەوەی بزانێت کە خوای گەورە سوێند بە کات دەخوات. دیارە کات ئەهمیەت و گرنگیەکی گەورەی هەیە لە ژیانی ئینساندا. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت اغتنم خمسا قبل خمس، پێنج شت بە غەنیمەت بزانە بەر لەوەی کە پێنج شتت بەسەر بێت. جا لەناو ئەو شتانەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت وفراغك قبل شغلك، و هەروەها کاتی دەست بەتاڵیت پێش ئەوەی کە سەرقاڵ بی بە غەنیمەت و بە دەرفەتی بزانە و سوودی لێ ببینە. و هەروەها دەفەرمێ وشەبابەکە قبل هەڕەمێک، و هەروەها تەمەنی گەنجێتیت پێش ئەوەی کە پیر بی یەکێکە لەو پێنجتانەی کە پێغەمبەر دەفەرمێ بە غەنیمەتی بزانە، بە دەرفەتی بزانە، سوودی لێ ببینە، واتە لە کاتی ئەو تەمەن و ژیانە ئاگات لێ بێ و سوود لەو کاتە ببینە کە خوای پەروەردگار پێی داوێ. و هەروەها پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ما تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع. ئینسان لە ڕۆژی قیامەتدا یەک پێیەک هەنگاو ناڕوات و ناچێتە پێشەوە هەتا وەکو پرسیاری لە چوار شت لێ نەکرێت. ئەو چوارە هەر چواری بۆ ئێمەیە بەڕێزان. وەڵامەکەی لە دنیادا دەست دەکەوێت، وەڵامەکەی لە دنیادا ئینسان دەتوانێت ئامادەی کا بۆ ڕۆژی قیامەت. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناویاندا دەفەرمێت عن عمره فيما أفناه، لە ژیان و تەمەنەکەت لە عومرەکەت لێت دەپرسنەوە لە ڕۆژی قیامەت. یەک هەنگاو هەڵنانی تا لێت نەپرسن ئەو تەمەن و ژیان و کاتەی خوای گەورە پێیدای لە چیدا سەرفەکرد لە ژیانی دنیادا. ئەنجا دەفەرمێ وعن شەبابه فيما ئەبلاه، بە تایبەتی لە تەمەنی گەنجێتی پرسیار دەکرێت. پێت دەڵێن لە ڕۆژی قیامەتە ئەو گەنجێتیە کە خوای گەورە پێیدا بووی تەمەنی گەنجیدا لە چت سەرف کرد، ئەو تەمەنەت لە چدا سەرف کرد، ئایا چیت کرد لەو تەمەنە و لەو کاتەیدا کە خوای پەروەردگار پێیداوی. ئەوە تەماشا دەکەین لە ڕوانگەی ئاەت و فەرمایشتەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کات گرنگیەکی زۆری هەیە لە ژیانی ئینساندا. بۆچی؟ چونکە دەزمایی ئینسان لەو ژیانە دنیادا بریتیە لەو کات و زەمانە. ئەگەر ئەو کاتە دڕۆیشت جارێکی دیکە ناگەڕێەوە، کاتەکەت بۆ ناگەڕێتەوە. وریا بە ئینسان ئەو کات و زەمانە بەسەرتدا نەڕوا و عملی صالح و کردەوەی باشی تێدا ئەنجام نەدەی برام، چونکە کاتەکەت ڕۆیشت تازە دەڕوات و بۆت ناگەڕێتەوە جارێکی دیکە. بۆیە گوتراوە ئەگەر دەتەوێت کەسێک تاقی بکەیەوە کاتی دەست بەتاڵی بۆ بڕەخسێنە، بزانە ئەو دەست بەتاڵیەی لە چیدا سەرف دەکات، بزانە خەریکی چی دەبێت لە دەست بەتاڵیدا کاتێک کە ئیشی نییە، بزانە بیر لە چی دەکاتەوە، بزانە بەرنامە بۆ چی دادەنێت. ئەگەر دەتەوێت تاقی بکەیەوە کاتی دەست بەتاڵی بۆ هەر کەسێک بڕەخسێنە، بزانە لەو کاتە دەست بەتاڵیەیدا چ دەکات، دەتوانی ئەو کەسەیە تاقی بکەیەوە. بۆیە سوقرات دەڵێت کاتی دەست بەتاڵی بە نرخترین کاتەکانە لە ژیانی ئێمەدا. ئینسان کە دەست بەتاڵ بوو کە ئەو کاتەی بە عیبادەت و عەمەلی ساڵح پڕ نەکاتەوە،
بەڕاستی ئینسان خەسارەتمەند دەبێت لە ڕۆژی قیامەتدا و لە دنیاشدا کاتەکەی بۆ ناگەڕێتەوە. بۆیە ئیبن کەسیر فەرموویەتی نەفسی ئینسان هەرگیز ناسرەوێت. ئەگەر ئینسان نەفسی خۆی بەکاری حەق و کردەوەی باشەوە سەرقاڵ نەکات، ئەو نەفسەیە بەکاری بەتاڵ و ناحەق و خراپەوە ئینسان سەرقاڵ دەکات. ئەگەر ئینسان بۆ خۆی نەتوانێ ئەو نەفسەی خۆی ئەو بیر و هۆشەی خۆی ئەو کاتەی پڕ کاتەوە بە عیبادەت و خواپەرستی، بەڕاستی نەفسمان ئێمە سەرقاڵ دەکات بەکاری ناحەق و بەکاری بێکەڵکەوە کە ئینسان سوودی لێ نابینێت.